مانگی فەروەردی نەخۆشە هەوڵی مانگی بەهار بۆ سیاحەت بسێچێ و دۆڵ و دەشت و جۆیبار سوور دەچێ باغاتی ئێمە و شین دەچێ دەشت و چەمەن سومبل و سوێسن و هەڵاڵە و بۆنی شەو بۆ و یاسەمەن هەزاران سڵاوی جوانتر لە گوڵ پێشکەش بێەوە بینەرانی خۆشەویست و ئازیز ئەوڕۆ دەمان هەوێت سەردانی ئاوایی قۆرغام بکەین ئاوایە هەڵکەوتوو لە 43 کیلومتری ڕۆژهەڵاتی شاری مەهاباد بەشی ناوەندی دەهێستانی ئاختاچی ڕۆژاوا و لە ناوچەی مەحاڵ هەڵکەوتووە ئەم ئاواییە لەگەڵ ئاوایەکانی شێخاڵی کانی کەوتەر غەوساباد خاتوخاس و قەڵاتزوغا هاوسەیە تەپکی ماڵان چێوی ئاڵماڵ و چێوی قەڵاتزوغا لە دەوروبەری ئەم ئاواییە هەڵکەوتون لەسەر شاخی گوێزی کە بە ماهی سووریش ناسراوە ئەشکەوتێک هەڵکەوتووە گۆلی هەمزا گۆلی مژمژاوێ کانی سپی و تلاس لە کانیاوەکانی ئەم ئاواییەن خانوبەرەکانی ئەم ئاواییە لە قوڕوبەرد سازکراون و میچەکانیان لە دارە ئێستا بۆ سازکردنی خانوبەرە کەرەسەی نوێ بەکاردێنن کۆڵانەکانی ڕێک و ڕاستن و لە ناوەندی دێ ئاسەواری کۆنەخانوو بەجێماوە وەکی خەڵکەکە دەڵێن ئەم ئاواییە یەکەم مەزرای ئاوایی شێخاڵی بووە کە بنەماڵەی حیسامی بووە و تقریبان 120 ساڵ لەمەوبەر فرۆشتویانە بە بنەماڵەی دێبۆکری ڕەسووڵی و ئەوان ئەو ئاواییەیان ئاوەدان کردوتەوە سەبارەت بە ناوی ئەو ئاواییە لە فەرهەنگی هەمبانە بۆرینەدا قۆرغ بە مانای شوێنێک کە ئاوی لێت کۆ دەبێتەوە و گژ و جیای لێ دەڕوێ هاتووە و لە زمانی تورکیدا بە مانای ئاتەشخانەیە ئێستا بۆچی ئەو ئاواییە بەو نێوە نێوبانگی دەرکردووە ڕوون نییە کار و پیشەی سەرەکی خەڵکی ئەم ئاواییە وەرزێڕی و ئاژەڵداری و کرێکاریە و تا ڕادەیەکی کەمیش باغداری دەکەن باغەکانی ئەم ئاواییە هەر لە دەوروبەری ئاوایەکە هەڵکەوتون مەڕ و ماڵاتەکەیان مەڕ و بزن و تا ڕادەیەکی کەمیش مانگان هەیە و بەرهەمی زەوی و زارەکەیان گەنم و جۆ و نۆکە و باغەکانیشیان باغی سێوە حاجی قادر قادری ناسراو بە هیوا شاعیر و نووسەری بەناوبانگ کە ئێستا نیشتەجێی شاری مەهابادە ماوەیەکی زۆر لەم ئاواییە ژیاوە و ئەو شێرەی کە سەرەتای بەرنامە پێشکێشم کردن شێری ئەو شاعیرەیە فەرمون لەگەڵمان بن ئەوە ئێوە و ئەوەش ئاوایی قۆرغان هەوڵی بەیانی بوو وردە وردە دەمانەویست بچینە نێو ئاوایی دیتمانە و برا عازیزەم مەڕەکانی پێیە و بەرەوە و شاخ و چێوە دەڕوا کاکەی جان دەکرێت خۆتان بناسێنن من سۆرای نۆکرد کاکە سۆران جان چاوی منی دەکرێت شۆرەتان فەرمونون سۆرانی باشەنگەم خەڵکی ئاوای قۆرغان تەمەن و چەندە کاکە سۆران تەمەن درێژ بن ئینشەڵڵا چ کارێک دەکەن ڕۆژانە کاکە وەڵاهی ئاژەڵداریە و کشاوەرزیە و باغداریە و هەراوە قال بوو ساغ بێ ئیشەڵا لەو فەسڵەدا لەو مانگەدا زیاتر چ دەکەن ڕۆژێ هەر ئاژەڵداری قال بوو ساغ بێ ئیشەڵڵا بەیانە ساعات چەندی و مەڕ و ماڵاتە دێنە دەرێ کەنجە دەستنەوە ماڵێ وەڵاهی 6:30 بانی حوتی دین و ساعات 5:30 دەڕۆینەوە 5:30 ئێوارێ بەڵە قال بوو ساغ بێ ئیشەڵڵا کاکە گیان کە مەڕەکان دەبر جۆمان لە نارە نارێکی بوو هەمیشە لەبەر مەڕان گۆرانی دەڵێ بەڵە گۆرانێکیش پێشکەشیمە دەکەی کاروانە هەی کاروانە کاروانەی لە بنەی چاچی ئەمری من کەسی کاچی بۆ واماندوو هیلاچی دۆزگرتن بۆیە خۆشە بۆ وەڕازی و خەمناچی کاروانە هەی کاروانە کاروانەی لە بنەی چاچی ئەمری من کەسی کاچی کاروانە هەی کاروانە کاروانە تۆ لە واوان سینگەیت هەسایانی ساوان براوی لە دێم گۆلاوان داوەم لێ کرد بۆ ماچێک چۆن بوونت کود بە چاوان
کاروان بۆ تۆ نمێنم تاران و تەورێزگارم کراسی هێرۆت بۆ دێنم کراسی هێرۆت بۆ دێنم دەنگن نەرزە کاکەی جان دەست و چاوت خۆش بێت بە قوربانتم بەخێرن سەر چاو. لە دەرەوەی ئاوای قۆرغانی هاتینە خزمەتە و برا عازیزانە دیتمان خەریکی زەوی چێڵان و نۆکداتاندن. ئێستا داوا لە برا عازیزەم دەکەم بۆمان باس بکە کە بزانین ئێستا نۆکی چۆن دادەچێنن. کاکەی گیان سەلام عەلیکم. سەرچاوم بەخێری دادیجان. زۆر سپاس. دەکرێت خۆتان بناسێنن؟ بەڵێ ئەمن نیاوم خالیدا کوڕی حەمەدەمینی عەلی تازە قەڵایم خەڵکی شێخاوی. کاکە خالید جان. کاکە خالید خەریکی چ کارێک بوون؟ وەڵاهی ئەوە زەمینی ئاغای قۆرغانیان ئەمەش کە هەموو ساڵە بە ئیجارە هەڵیان دەگرین بە دەرسەد هەموو ساڵە بە ئیجارە هەڵیان دەگرین و دەرسەدی خۆمان دەدەین و سەدی بە 38 و 39 وانە شەڵمان گرتوون و بەهارەکەی ئاوە دایان دەچێنین و جەنگەی یاتر چدا دەچێنن؟ وەڵاهی ئەهان لێرە ئەمە لە زەمینی خۆمان گەنمیش دەکەین جۆش دەکەین نۆچیش دەکەین ئەوانش کە هەموو ساڵە ساڵ و ساڵ ئاغا کە دەماندنێ فقط بۆ نۆک دەماندنێ بۆ هیچی دیکە. قال و ساخ بە ئیشەڵا. کاکە گیان زیاترمان بۆشیکەوە باسی ئەو نۆکچاندنەی. بەڵێ لە خزمەتدا وەڵی ساڵان کەوا وەک کاگرەزا و کاگەوی بیش کە دەزان بخۆیان لە زێریاندان ساڵان کە بۆ سوورەتەی لازم بوو زەوی هەر شێویش نەدەکرا هەر بەدەستی ئاوە لە پەرێزدایان دەچاند و بەگاسنیش دەمان چێڵا وەلی ئەلحانەکانی کە ئەلحەمدولای دەستگاکە پەیدا بوو کارەکە ڕاحەت بوو هاسان بووە پاییزەکەی بۆ خۆمان شێومان کردوون و هەنوە هەموو شێوەردی پاییزێت پەڵەی داوە ئەلحەمدولای بەجوانی شێو کراون و شێڵاومان و ئەلحانیشکەوە دەستگاکان پەیدا بوون و ڕاحەترێ و خەرجیش کەمتر هەڵدەگرێ تۆ کەمتر دەگێڕێتەوە مەسەلەن بۆ ساعت تراکتۆرەکە گازۆڵی ناوێت تەگەری ناوێ ڕۆنی ناوێ
کارەکەش کەوا هاسانترە مەسەلەن هانەمەگە بێین لێرە بە گاسم بیان چێڵین لەوانەیە بە هەفتێک نەجاتمان نەبێ وەلی بەو ڕەدیفا وڵا بە دوو ڕۆژ بە ڕۆژودانێکگە نەبارێ ئاوە کابرا نەجاتی دەبێ الحەمدلای خلاص دەبی خال بوساغ بەیشەڵا هیچ قازانجێکی بۆ خودی نۆکەکە هەیە دوای شینبوون هیچ فەرقێکی هەیە لەگەڵ شێڵانی قەدیم بەڵێ ئەرێوەڵا جات چۆن ئەرێوەڵای یانی ئەمە ئەلهانەکانیە ئەو ساڵەکانیەوە ئەوەڵ دو ساڵەکە دەستگا لەونەوەیدا پەیدا بووە پارەکەش وڵی کە کردبوویان لە دەوروبەری خۆمان جیرانزەوی خۆمان لێرە ئەوانش کە هەر بە دەستگا کردبوویان ئەلحەمدلای زۆر جوانیش دەراتبوون و ئەمەش کە چەند ساڵە وڵی بەدەستی کردومانە هەر جوان دەراتوون وەلی هەان کە خەڵک ڕوویدەوەی کردو دەڵێن جوانتر دەبێ و مەسەلەن کارەکەی مکانیزمێ و بە شێوەیە شێڕک و پێک دەکرێت جوانتر دەدیێرەوە خال بوساغ بەیشەڵا دێکاکە خالیجانە و نۆکەی کە دادەچێنن شین دەبێ کەنجی هەڵی دەگرنەوە چۆنی هەڵدەگرنەوە ئەلحانەکانی جاوەکەوە بە هومێدی خدای چاندومان هەموو کارێکیشکە هەر بە هومێدی خدایە هەتا جەنگەی شینبوونیان کە دێن دەگوڵێەوە ئەو دەمیش کە وەختی سەمپاشیان دیە شەورە و ترترە و ئەولاولا ئەو دەمیش سەمپاشیشان دەوێت ئەو دەمیش دەبێت کە سەمپاشیشان بکەین هەتاوەکو نیە دەوگاتە جەنگەی دەستکەنێت جەنگەی دەستکەنش کە وەختی خۆیان دێ نابی بێڵیم چیندە عەرزیەوە دەبێت گە هاتن ئاڵوبۆڵ بوو بە شینی ئاوە دەبێت کارگەری بۆ بگرین خلاصە بە سێ چوار ڕۆژان کارگەری بۆ دەگرین و دەستکەنەکەمان بۆ دەکەن و بە سێ چوار ڕۆژان نەجاتمان دەبێ و ڕەحمەلیان دێن ئەوە چ مانگێکی هەڵی دەقەنەوە و نۆکەی وڵا دەگاتە هاوینێدی دەگاتە دووەمین مانگی هاوینی ئاوام دومی مانگی هاوی لەرێوەڵا خال بوساغ بەیشەڵا ڕزق و ڕۆزیتان هەر زۆر بەخێرن سەرچاو من گۆشەر بەخێرن سەرچاو کاکە خالید کوڕەکەشی لەلا بوو بیسمان کە کوڕەکەشی دێتە ئێرە و یارمەتی دەدا و بە دەنگە خۆشەکەی جارجارە مادوایەتی بابی دەحەسێنێتەوە کاکە خالیجیان دەکرێت بە کوڕەکەتان بڵێن گۆرانی کیش پێشکەشی ئەمە و بینەرانمان بکات بەڵێ ڕێوەڵا لە خزمەتدا گۆرانێک و پێشێش دەکا و کە پێکەوەش لە ماڵێ کۆمەجیەکتر دەکەین و هەمکاریەکتر دەکەین و لێرە کە ئاغاکان هاتوون سعب تراکتۆرن و چاشیان بۆ لیدەنین و تەلی ساڵەوەشین نۆک تێ دەکەن و بە دەورەی ڕێدفکاردا دێن و ئاوە لە خزمەتیان داین و کارەکەمان بۆ دەکەن قەلبی هەمووتان ساغ بێ ئیشەڵا کاکەجان زەحمەت کێشە خۆت بناسێنە و گۆرانێکەتان پێشکەش فەرمون ئەمن نێوم حسەینە کوڕی کە خالیدیم لە ئاوای شێخاڵیەوە هاتووم دەمهەیە گۆرانێکتان پێشکەشکەم شەرتە تا دنیا هەیە ناوت نۆسم بە گەوهر عشقەل لا دڵمدایە لە عەمرمدا سەراسەر نێوم لە شارانگەڕا لە دنیایە سەراسەر بە شاراندا گەڕاوم وەک حەزرەتی ئەسکەندەر سەرچۆ پیشاری خانێ تەک ماڵێ بابمە پەر لە تاو باڵای بەرزی تۆ دەدڕم دەفتەری شێعر خۆشەویستەکەی دڵم تۆی گوڵێ سوور و ڕازم لە چێ پەردەی دڵتدا تێکەڵبووی لەگەڕ ڕازم ئەتۆی جوملەی هەڵبەست و قوفڵ و قافیەوە وازم کەی گوڵی بەژنیە تۆ بێ بە بووچی دڵخوازم لەیلا ئیزازم پێبدا ئەم شۆ دەچم دەیخوازم ئەگەر یار قەولم پێدا ئەمن هەر وەختێ سازم گەر لە یارێ ئەمین بم دەسمە پێشە دەیخوازم ئەو دڵم بۆ ئارام نابێ هەر بە چاوی تۆ بازم خودای گەورە بیگۆڕی لەگەڵت ڕاز و نیازم خودای گەورە بیگۆڕی لەگەڵت ڕاز و نیازم دۆنێ تووشی یارێ بووم داهاتەوە لەکانی هەر وەک چاوم پێیکەوت پڕ ئاوبوو چاوەکانی زاوتم چەند لێ قەوماوە گوڵێ بۆ پەرێشانی دەیکوت دایک و بابوو برام بەکاری مەیانزانی چەند ڕۆژە لە ماڵێدا ئەمنیان کردۆ زیندانی هەروەک کەسێکی قاتڵ دایکم لە من دەڕوانی بێت و نەجاتم نەدەی دەخۆم شوشێک دەرمانی ڕێگای عشقت دەرێژە خۆ تۆ شەوی هەڵدانی تۆ بۆنەوەی ژینی منی دووبارە سەر هەڵدانی بۆ گەشت حالم غەمخۆری بەس بۆ من لەگەڵدانی بۆ گەشت حالم غەمخۆری بەس بۆ من سەرەتانی لە دادگای عشقی تۆدا ئەتۆ خاوەن فەرمانی حوکمەکانت بێسوودن ناچێژم پەشیمانی با حوکمی تۆ مەرگم بێ یا بۆ ئەبەد زیندانی من دەمێک کە زیندانیم بە عشقی تۆ نەزانی
کاکەجان خۆتان دەناسێنن. بەڵێ بسم الله الرحمن الرحیم ئەمە خەڵکی قۆڕغانە نێو کاک سولەیمانە لێرەوە کارگەرم کارێ دەکەم هەڵبوو ساغ بێ ئیشەڵڵا بۆمان باز دەکەن کاکە بزانین خەریکی چ کارێک بوون. بەڵاو خەریکی هەرەسین و سرپوتاڵەکەی دەبێت فڕێدێنە دەرێ و دەرا نەخۆشی دەبێ و بۆ باغەکەی و دەبێت بیست و تێنین و دوایەوە ڕۆنێکە ئەوە لێمانداوە خولاسا بۆی کە دارەکەی بکاتەوە و دوایی سەمپاشی دەبێت دیسان بکرێتەوە. چ وەرزێکی دەست دەکەم بە هەرسکردنێ؟ وەڵا فەسڵی بەهار مەسەرەن لە پاییزێشدا دەبێ هەڵبەتەوەلی دەبێتە وەختی وا دەفران ناکەوی دەبێتە بەهار دەی هەڵنەوە بۆ بەهارێ دوای بیت چ دەکەن کاکە؟ وەڵا دوایوی تەکمیشێ دەکەین تەکمیش چێ؟ تەکمیش بنی ئەو داران دەدەینەوە بۆی کە بۆش بێتەوە ئاوە چاک بخواتەوە جا سێوەکەی باش دەبێ و مەسەرەن نەگەهاتە بەریژ ئەوە سەمپاشی شتەی دەکەی و شەتە و شتی لێ دەدەی و ئەو ڕۆنەمانەوە نێداوە کەنجێ بەیسلا وەرزی مانگی سەمپاشیکردنەکەیەتی کەنجە بەرهەمە هەڵدەگرنەوە سێوەکان باقی سێویە وایە کەنجە سێوەکە لێوە دەکەن وەڵا لە مەعبەین پاییزێدا بەڵە پاییزێ دێڕێ کەنجە سەمپاشی دەکەن سەمپاشی بەڵە هاوینە دیکەین هاوینە دەستا و خۆش بە کاکەی گیان ئیشەڵڵا قالب و ساغ بێ دەستین گۆش خۆش بێ بەخێرە زۆر سپاس کاکەجان مزاحمی کارەکە و نابم فەرمون قالب و ساغ بێ ئیشەڵڵا فەرمون خوداحافیز سەرت چاو سەرت چاو لەگەڵ کاکە ڕەزای خۆشەوی شۆڕای ئاوەدانی هاتینە ماڵیان و خێزانی کاکە ڕەزا چایەکی بۆ هێناین و هاتینە خزمەتیان دانیشتین ئێستا دەچینە خزمەت دایکی کاکە ڕەزای دادەیجان دەکرێت خۆتان بناسێنن سەرە پێشەچی بەخێرن سەر هەردوو چاوەکانم قەدەم و سەر چاوم زۆر بەخێرە نە من نیۆم زارایە دادە زارایجان هەر لە ساق و تەمەندریش بنی شەڵڵا دادەیجان لە کەنجەوە لەوە ئاواییە دەژین وەڵڵاهی ئەمن بڵام چەندە نزیکەیە بڵم چەندە بم ڕەزا 50 ساڵێک دەبێت لێرە ئاها 50 ساڵ دەبێت لێرەی تەمەن و چەندە؟ بڵم 55 ساڵ 56 ساڵ بەسەر چکۆلە بوونەکە هاتوونە و ئاوایی ئەرێ وەڵڵا هەر بساق بە ئیشەڵڵا دادەیجان چ دەکەن لە ئاواییدا لەگەڵ ژنەکانی ئاوایی لە ماڵەدا کار و چێ؟ وەڵڵاهی کارمان خەرکی مەڕووماڵاتیە خەرکی کاری کەشاوەرزێ دەستکەنێ سوزانم کاری مەزریا دەکەین کاری ماڵێ دەکەین پەنیری دەکەین مەڕی دەدۆشین نان و چێشتی ساز دەکەین بۆ پیاوانشی و کوڵە بە خۆت دەزانێوانە دەکەین هەر بساق بە ئیشەڵڵا زیاتر چ وەرزێک یارمەتی پیاوەکان دەدەن لە کاری مەزرا مینانەمە کارێت زیاتر دەکەین زستانە کار نەکەین وەڵڵا هەر بساق بە ئیشەڵڵا دادەیجان دادە لەگەڵ ژنەکانی ئاوایی چ دەکەن لەگەڵ دەستە خوشکەکان وەڵڵاهی دادەنیشین سوزانم هەر قسان دەکەین باسی زمانی قەدیم دەکەین باسی جعێڵی خۆمان دەکەین ئاوە چۆن بوو زەمانی جحێڵتان چۆن بوو؟ بە ناشکوین ئەڵمە من زەمانی جحێڵیم نەدیت بۆچی دایجە؟ زۆر چکۆڵە بووم هەم نەکە لێتم کرد ناسە زۆر چکۆلە بوونەگە زەماوەند ئەرێ چۆن بوو ئازوو زەماوەند کرد؟ من ژنم بۆ بابم کردو گەورە بەچوو کراوە ئەرێ وەڵڵا بازی بوون لە وەزعیدادا زۆر ئەگە ڕازی نەبین چۆن دەبێ الحەمدولله الحەمدولله چەند گەورە بەچووک بڕێک بە قەولی کابرادڵ بە زەبری زۆری دەکردرا بەڵام شکری خودیان گۆ ڕازی بوونە زۆر ڕاستی نەبێ وەڵڵا الحەمدولله دادە لەگەڵ ژنەکانی ئاوایی دەچم بۆ جیاگۆڵی بەهاری ئەرێ وەڵڵای دەچین بۆ جیاگۆڵە حەنەگە ئەوڕە تەشریف و نات بە ئەمن لە ئەسپینگان بووم دەچم بۆ ئەسپینگان دەچین بۆ جێلاخان دەچین بۆ کەنگریان ئاوە دەچین لەو شتانە هەل بوو ساغ بێشەڵا ئەوڕۆمە دادەمان مەحتەل کردو پێما بێ ئەسپینگ و بەشی نەهارە نەماوە ئەوڕە نیمانە ناخۆی قەیدە ناکەون هاری بەخشنی دیب دەبێ بمان بەخشنەما هاتین شێخدا سلامت بمە هەموو ڕۆژە دەچن دادا وەڵایم بۆ خۆم بەش بە حاڵی خۆم هەموو ڕۆژێ دەچم یعنی لاقوپەلم دەشێ بە خاتی لاقوپەلم دەڕۆ چاک دەبیش دادە زاراجان چەند منداڵ و هەیە 5 منداڵم هەیە وەڵڵا چوار کەرەباشێکم هەیە خدا پێت بێڵن یارە بیلەکنت ماون وەڵا کوڕە گەورەکەن دەگەڵا هەر کوڕە گەورەکە زەماوەندیان کردووان دیکە بەڵێ وەڵڵا ژنە منداڵیان هەیە دوانە لەم هاباتی یەکەند لە جۆکتە پێەیە ڕەبی خدا پێت بێڵن کچەکەتان لەشوێ کچەکەم لە شنەیە وەڵام وێدی کردو خۆش بەخت بێنێ ئینشاءالله دادەجان نێوانتان چۆن هەر کاکە ڕەزا لەگەڵەوایە هەر ئەوم دەگەڵا
نێوان لەگەڵ بووکەکە چۆنە؟ وڵی نێوانمان زۆر خۆشە زۆر باشە زۆری دەڕازیم ئەلحەمدولله وەک دایک و کچبان ئەرێ وڵی وەک دایک و کچێن ئەم بۆوی دایکمەوەیش بۆ من کچە حمدە چاکە بە هەردوو لایەن دەکردرێ هەردوو لاتان چاکن ئەلحەمدولله خدا پێک و بێڵە ئیشەڵڵا چەندنەوەتەیە دادا نەوەکانم جەم هەنەگەسیەکە نوێنەوەم هەیە ئەگ ڕەبی خدا پێت بێڵن ئیشەڵڵا سرت دەدەنەوە ئەرێ وڵا دیێن شکلی خافڵنی چاوت پێیان ڕوون دەبێتەوە زۆر زۆرە وڵی بە قەدێک دنیا الحەمدولله ئیشەڵڵا خدا پێت لایەکیان بێتەوە قەولیان پێدای بێنەوە دامە و پاژنەژەی بێنەوە دوو ڕۆژان دەکنم ئەها میوانی نەورۆزی دەبنە میوانی نەورۆزی دیکەماتونەتەوە بەڵایەکیان ناتێتەوە ئەوڕۆ دێتەوە ئیشەڵڵا بەخێرێنەوە دادەنیشن لە دەورت قسەی خۆشیان بۆ دەکەی بیرەوەری قەدیمیان بۆ دەجێڕێەوە ئەرێ وڵات چەچە لە بۆ ئەندەجەرم چەچە لە حوسە لەم نابیە خدامە لێم دوورکەونەوە هەندەم حەزیەت دەکەی تیان بۆ دەجێڕێەوە سوزانم هەر باسی قسەی مەتەڵۆکان لێ دادەنیەوە قەدیم زۆر مەتەڵۆکان لە مندا نازانم ئەوانە زۆر نازانم داستانچی چیرۆکیان بۆ دەجێڕێەوە وڵاوانەشیان بۆ ناجێڕمەوە چون حوسە لێوانم تو حەقایەت قەدیم دادەنیشتن زۆران دەجێڕاوە وڵی خە حەم لێ بیرچێتەوە دەنا زۆرم دەزانی هەم لێ بیرچێت قال بساغ بە ئیشەڵڵا دەست و چاوت خۆش بێ بە قوربانت دەبم برادنم لێ دەستت خۆش بێ یاخدا بە خێری سەرچاوەکان دادەجانان گۆ چۆنم باشن شکر قوربانت مسلامت بێخدا بە خێرێ نێخدا سەر زۆر سپاساوە خۆش بە خۆتان دەناسێنن بەڵا ئەمن حەبیبم حەبیب خانمی بەهمەنجە حەبیبە خانم های بەو خانم جان ئەنگۆ لە کەنجەولەوە ئاوایە دەژین وەڵا منە نزیکەی 17 ساڵە لێرم پس دوای زەماوەند کردوون هاتوونێ بەڵاریەوەڵە خال بوو ساخ بە ئیشەڵڵا ئەنگۆ خەریکی چکارێکن خوشکێ جاوەڵا خەریکی ماڵم لەگەڵ خەسو خەزورم سوزانم خزمەتی وان دەکەم کاروشی مەزراش دەکەن ریەوەڵا لەگەڵ ئاغاکەم دەسمە مەزرایە خال بوو ساخ بە بێ دەیکەم لەگەڵی کارەکان زیاتر خەسووتان دەیکایە بۆ خۆتان یا پێکەوە داکەن نەوەڵا زیاتر بۆ خۆم کارەکان دەکەم خەسوم ناتوانێت لا قودەستی دێشێ قال و ساخ بە ئیشەڵڵا چەند منداڵتەیە دادا سێ خەرەواش تۆم هەیە خدا پێت بێڵن یاڕەبی تەمەنیان چەندە منداڵەکان دادا چ دەکەن وەڵا یەکیانم خەیاتە یەکیانم دەخێنێ یەکیان چووکەیە ئەوانە منداڵەکانی خۆتن لە دەوروبەر وەڵا سێ کچەم هەیە خدا پێت بێڵن یاڕەبی چۆنە خان میکسان ئەو خانمە خەیاتەوەیە چۆنە دەستی کردو بە خەیاتی دەست دەخێنێ وەڵا هەن ناخێنێن هەن خەیاتە تا پۆلی چەندی خوێندۆ تا پێنجمی چۆن بۆ دەستی هەڵگرتووە وەڵی دەبایەت چوو با شاریش و بابیشی جازەی نەدا بچێتە شاری دەستی کرد بەکاری خەیاتێ هەر لە نێواواییدا فێر بووە ناوەڵا لەکن هێوەژنێکم فێر بوو لە چۆ لە جۆکتەپەی زۆریشی لێ مەمنونم ئەگە فێریشی کردو قەلبی ساغ بە ئیشەڵڵا شکر کاری هەیە لێرەی دی بازاری هەیە بەڵێریەوەڵا کاری چاچی هەیە الحەمدولله ئیشەڵڵا قەلبی ساغ بێ خدا پێت بێڵن ئیشەڵڵا مسلامت بیاخدە بە نۆبەش بێ نۆبەی کاکە ڕەزای شۆڕای و ئاوەدانیە هات کاکە ڕەزاجان دەکرێت زیاتر خۆتان بەبینەران بناسێن و بفەرمونون چەند ساڵە شۆڕای و ئاوەدانیەن بسم الله الرحمن الرحیم سەرەتا بە خێراتنی ئێوەی بەڕێز دەکەین بۆ ئاوایەکەمان من ڕەزای ڕەسوولزادا کوڕی کاک ڕەسوول 11 ساڵە شوڕای ئاواییم دوو نوۆرەیە دەم زەرت بنین ئینشەڵڵا کاکەی جان دەکرێت بۆمان باسی کاری شۆڕای ئاوەدانی بکەم زانەنگۆ لێرە خەرێکی چ کارێکن بەڵێ وەڵی لە دێی خانەخا ئینسان کە دادەنیشتێت جەمعێک دەبێ خۆت لە خەڵکی هەڵ ناواری خانەخە دەبێ مەسئولیەتێک بۆ عۆدی خۆت بگری دێش ئێمە کە هەموو لە دێین خەڵق قبوڵیان کردوین بووین بە شوڕا دێش خانەخە مشکلاتمان دەبێت دەچینە کاری ئیداران هەموو ڕۆژە خەڵک پێی ناکرێ ئێمە بە عینوانی شوڕا بە عینوانی باوەڕپێکراوی خەڵک هەمیشە سعیمان کردو بۆ خۆمان زەرەر خورد دەبین تا خەڵک چون خەڵک ئێمە خدای نەکەدە نامان هەوێ سوئیسپادە لەو باوەڕێکن کە خەڵک بێمانەیە کاری ئیداران بێ بەت چاوانێ مە هەر مشکلاتێک بێدیسینە ئیداران بەرتەڕەفی دەکەین ئەگەر لە دەستمانە لە دەستیشمان هادیدیوە هیچ کارێکمان پێ ناکردرێ هەر سەرکەوتوو بین ئینشەڵڵا کاکەی جان جا لە ماوەی ئەو 11 ساڵەیدا چ کارێک و بۆ ئاوەدانیە کردووە بە خدای دیەکەمان ئێمە خوب ئاخرین دیەی مەهاباتین مشکلاتمان کە زۆر بۆ وەلی خانەخە کاری ئاوی لولەکەشیمان کە نەبوو ئاوی لولەکەشیمان هێنا ئیسفالتمان هێنا بۆ دیەی ساڵی 92 بوو کە تەرعی بسلا دهیاریان داینە لە تەڕە دێهیاریشەوە مزگەوتمان ساز کردووە غەساڵخانەمان ساز کردووە 170 چەند میترێکمان تەرعی لولەی جەدولگوزاری هەبووە سەتڵی ئاژغاڵمان بۆ نێودەی داناوە هەن ئاژغاڵمان کە هەموو ڕۆژە ماشێن ڕۆژناڕۆژێکی دیە هەروەها بێتەوە نانی نێودیەکەمان سەهمیەی ئاردەکەمان کە چەند ساڵ بوو چون لێرەوە هەند جێبەجێ نەدەکرا خەڵکەوە هەن نان ناکە داومانە بە وەتەمیشی هەموو ڕۆژێ لە وەتەمیشی ڕائێمە نانمان بۆ دیە
العانج لە نێودەیدا نەفەرێک قۆڵی هیمەتی هەڵماڵیەوە بۆ خۆی نانەوەخانەی داناوە قەرارە ئینشەڵڵا دوای 13 بە دەرێ ئیفتتاح کرێ و دەست بەکار بێتەوە ئینشەڵڵا. دەست و چاو خۆش بێ کاکە جان. کاکە ئەوەی زیاتر بە یارمەتی خەڵک و کارانە دەکەن یا بە یارمەتی بنکەکان کاری وەکو مەسە مزگەوت سازکردن؟ بە خودایی نازانم عن چۆن پێم متاسفانە ئەوەی ئۆرگانی دەوڵەتی بێ یەک نەفەر کۆمەجی نەکردین لە ساختی مزگەوتیدا تەواوی خەڵک بۆ خۆیان قۆڵی هیمەتیان هەڵماڵیوە بە هیچ کەسیشمان نەکتووە چون واقعان وەزیفەیەکی شەرعیە ئینسان لە دەی دانیشتوین جەمعێک بوون و نەبوون و ژین و هەموو شتێکمان پێکەوەیە خەڵکەکە بۆ خۆمان سازمان کردووە. خەر بوو ساغ بێ ئینشەڵڵا پەس نێوانتان پێکەوە باشە لەگەڵ خەڵکی ئاوایی لە سای ڕحمی خدایەوە تەنها دێچین لە مەحاڵی ئاختاسی غەربیدا لە پازگا و لە هیچ نقطەیەکیدا پەروەندەیەکمان نییە بە نێوی شکایەت و شکایەتکاری. الحەمدولله ئیشەڵڵا هەروە بمێن یا ڕەبی. کاکە جگە لە کاری شۆڕایەتی چ کارێکی دەکەن؟ بۆ خدای جای کاری شوورایەتی گە نەیکەم کە شاوەرزێ دەکەین بە ئیسلابڕێکمان زمینەیە بخۆشم کاری گەچکارێ دەکەم کاری ساختمانی قالبت ساغ لوولە کێشێ دەکەم ئاوە لە ژینی خۆمان دەبینە سەریا هەموو کارێکدا بە قەولی کابرا سەر ڕشتەیەکی سەعدادێکتان بڕێگەڕێ وەڵا ئەوەن دەکات بتوانین دانێشی پەیداکەین بە زیاد بێ حال بوو ساغ بێ ئیشەڵڵا. کاکەەوە کە هەروە مەسم باسی کارەکان دەکەن و کوتم لەم کارێکدا و نەروێ دەنگی شوێ دەچێ خۆش بێ گۆرانیش دەڵێن وڵای جار بۆچی کوڕە گۆرانیش دەڵێن نەیسی بکەین ناگوزارێ نەزار جارە پیاوی مەزرا بن هەموو گۆرانی کوتنی هەر دەزانن وڵای جای دیوە حتمەن حتمەن گۆرانێکمان بۆ دەڵێن کاکە بە چاوان نیماوە لێ لە گۆشەی بێ کەسیدا غەم نەبی چاکاو لێرەش وەفای هەرێ ماوەسایە کەم نەبی لا پەڕێژینم هەموو هەڵ دەیتەواتی دانیە باسی فرمیێسک و هەناسایە شیوەن و مایەتەم نەبێ چاوەکەم زایانی تامشایە بۆچ خەو لە چاوم ناکەوێ چونکە من پێش خزمەتێم پێش خزمەتایە نایە نون شەوێ لە کوردەواریدا شتێکی کە زۆر سرنجڕاکێشەوەیە کە بۆ هەر کارێکی بۆ کارێکی کردیان وەکو هەتا جیاوگۆڵی بەهاری کە دەچون بۆ شاخ و چێوێ شتێک وەکو گۆرانێک وەکو مەقامێک هەردانراوە کە دڵیانی پێخۆشکەن و وابێ بە قەولی کابرا دەڵێ ئێستاش کە ئێستا ژنەکانی ئاوایی حتممە بەهاران پسنە جیاوگۆڵێ و کاکە گۆرانیان بۆ بڵە دەست چاوت خۆش بە کاکەی جان. مانجە نەبی خوشکێ جێن سلامت بشەڵا زۆر مەمنون حال بوو ساغ بێ سلامت بێ خەریکی چ بوون وڵات توشتی هەڵدەگرین چوزان بەهارە و بەرە و وانێک کە دەڕۆین و هاوی نییە ساڵی تازەش و پیرۆز بێ ئیشەڵا ماڵۆڵ گرتوۆتە وڵاتی نوێکەنەوەی بەڵێ حال بوو ساغ بێ سلامت بێ منم دادێ جان سلامت بی ئەو میشە بۆ کاروبارتان دێنە سەرۆکانی ئەرێ وەڵا دەڵێن ئەوەندە بۆ
ئاب لە خەرجی بکەینەوە مەسرف بکەین و هەزینێکشمان بۆ دەگەڕێتەوە بۆ خۆمانوان بۆ میلەتەکەمان وانێکێکی باشە و ئەوەندە ئاوی لولە کێشیتانەیە بەڵێ هەر ئاوی کانیاویە دێ ناوەڵا بۆ خۆی چاڵاوی هەیە چاڵاوە بۆیان لێداوین وەلی زۆری جوانێک نییە زۆر چنیە پاک و خاوێن نییە خانوشتی نییە منداڵ دەتوانێت بچیە سەرەکەی هەڵداتەوە و بیرەکەی بیرەیدی پیسیکە جگە لە ماڵ شتنەوەی بۆچی دیکە لەو ئاوەی کاڵە گوێردەگرن لە ئاویکانێ وەڵا بۆ چێشتی و بۆ سزان بۆ سەماوەری هەردینەکانێ و ئاوە هەبوو خۆشی ژێ لێرە لە کۆبنەوە لەگەڵ ژنەکان لەجات بەردەکەی ماڵێ وەڵای جات سوزان جەلجەل بە خۆشمە ڕست دەبم دەڵم بابڕم بۆ کانیا قالبوسە لەو لە سڕێوەکانێکە خۆشترێدی بێکار دەبن بەڵێ قالبوسەغێ شەڵکای دیکە ستەکەندادە لە ماڵدا مەڕ ماڵات و هەیە مەڕە مانگایە سوزانم مەڕی دەدۆشم مانگای دەدۆشم ئەو ساغ بێ دەستکەنەی دەکەین و سوزانم هەلبوساغ بێ زەوبان دەبێت دەچین خڕی دەکەینەوەی ڕای پیاوەکانم کارێکی دەکەین شو ساغ بێ ئیشەڵڵا دادە لە مێژە لە واوای ئەرێ وەڵا جا منەوە تەمەنم ئەوە دەڕوا بۆ 28 ساڵی درێژ بنێرین و هەر لێرە گەورە بووینەوە سوزامەرێوەڵە هەر قالبوساغ بێ ئیشەڵڵا لەجاماندوی نەبێەوە قالبوساغ شکر مەمنون سلامەتی چاوت قوربان مەمنونم سپاس لێمە بارەک بێ ئیشەڵڵا پیرۆزت بێ لەنگۆش پیرۆز بێ ئیشەڵڵا ماڵ هەڵگرتنەوەشتان پیرۆز سلامەت بیشتەڵا دەستت خۆش بێ مەمنون وەڵای ئەو کانێ هەوڵێ هیچ نەبوو فقط چوار دیوارێکی پیسەکە دانرابووە گەو حەوزەی ئەوە ماڵە غاک بەوانێکی خۆی بە خێری خۆی هێنای چاچی کراوە ئەو لە کێشی شتێ بۆ کراوەکەی ئەلحان دەڕۆ ئەلحان خاوێنترە لە ساڵان بە کەلک نەدا چەند ساڵاوەی لێکراوە وڵای جاوە پێما 5 ساڵە هەر 5 ساڵ دەبێت دی ئەرێوەڵار 5 ساڵە بۆ خۆتان چەند ساڵە لەو ئاوای دەژی وڵای جا من نزیکەل ئاوە 32 ساڵما 20 ساڵە لەم هابات ێوانێک دەکەم باقی مندەکەشێ لێرە بوو لەم هاباتە زەماوەند ئادی ئارێ وەڵا وەختەوەر بنی ئیشەڵڵا دادێژیان قالبوساغ چاوت خۆش بێم مەمنون دادا پێشەوەی کە ئەو کانیاوە ئاوە فەرموتان 5 ساڵەوەی پێش ساکراوە دەوروبەرێ پێشتر چۆن بوو خەڵک لی کۆ دەبوونەوە ئەرێ وەڵا ئەو وەختی خەڵک دەهاتنە تا ئەو شێرەشتە نەبوو کە ینی بۆ بەر نەدەکەوە دیێرە کوڕ لەسەر ڕێگا پێشیان بەکچان دەگرت دیسانەکانی لێرە خەڵگەوە کەس دەهاتن خردەبوونەوە قسان لەکن یەکتر دەکرد ئەو جوورە جێژوان بوو ئارێ وەڵا دادا خۆتان دڵداری دەکرد لێرە قەرار و دادەنا وەڵا قەتم ینی منەوە 32 ساڵمە نەبەکتی نەبەوە چی دیکە ئێستا ینی پیاوی دنیاموانێک نەکردو هیچ بۆچی دادا بۆ خۆ چۆن و زەماوەند وەڵای مژم بەژنم ئەرێ وەڵا بابم بەڕەحمەت بێ بەژنی داوم خدا لێی خۆش بێش بەژن داوم خدا لێی خۆش بێ ڕازین لە وەزەیە چەند ئەو چەنە دەمشاد بە زۆری بوو بێ بەڵام ئێستارە لە زیندەگێکی خۆمان ڕازی نەردووکمان پێگوانێکین و کوڕیت حێڵم هەیە و الحەمدولillah چەند منداڵ تێدا دوونۆکەری تۆم هەیە خدا پێت بێڵنی شەوا لەکن تنیا زەماوەندیان کرد نەوەڵای لەکن من کوڕی گەورەم 18 ساڵە ئەوە لە ماڵێ دەگەڵ بابی چای دەکەو خدا پێت بێڵنی مێدەکە چاپەزەڵە هەلبی ساغ بێ ئیشەڵڵا لەگە کوڕەکان زوو دێنەوە دی وەڵام ساڵی دووبار دێمەوە وا درەنگ وڵای جا ناتوان بە خودای منداڵەگە کوڕیت حێڵتە بوو ناتوانین بەجیانێڵی منداڵەکان دەرز دەخێن وڵای کوڕ چکۆلەکەم دەنا گەورەکە دەستی هەڵگرتۆ سەربازە خدا پێت بێڵنی ئیشەڵڵا مەحفوظ بنیارە لەگەڵ تۆ هەلبوو ساغم خەریک بن دادێجان بەخشم زاحیمتان بووم کاکە یوبجام بۆمان باس بکە بزانین مێژووی ئەو جێیکە ئێستا مەلەینی چەندە و کوێ پێ دەڵێن بسم الله الرحمن الرحیم ئێرە حەوز زمانێکی کە ئەمە جێدەزنۆژمان نەبوو لە مزگەوتیە یاین لە قەدیمەوە کە ئەو ئیمکاناتە نەبوو و لە کەشی نەبوو ئێرە بە عنوانی جێدەزنۆژ بە عنوانی مردوشۆر ئیسفادەیان لێ دەکەن مردویان لێ دەشوت دەزنۆژیان لێ هەڵدەگرت ئەلحانیش ئیستفادەی ڕۆژی جێژنەی لێ دەکەن ڕۆژ جێژنی قوربانی ئەو کەسانێک کە مانگای دەکوژنەوە مەڕی دەکوژنەوە کولەن دێن لەو بە دەرگای دەکوژنەوە هەموو لەو سەرسیمانی لێرە لێک دەدرێ و هەل لێرە بەش دەکرێ بەش دەکرێت بۆ ئاوەدانە ئاو ئێرە لە شوێ ڕادێ کاکە ئاوی ئێرە کانیاوە لەسەر لەگەڵ کانیاکەی سریا جودا دەبنەوە دوو قۆڵێک دەسێ بۆ کانیەکەی کۆلەکەی قۆڵێکیش دێ بۆ ئێرە لێژ ڕادڕا بۆ دەشویەکان
کاکەی چەند ساڵەوەی پێشێرەکەن جێدانراوە والله زۆر قەدیمە ئێرە دەبێ زمانی ئاغا ڕەحەتی بێ ئاغاکان ئەو دەوان ساز کردووە دووبارە نەوژەنیان کردوتەوە یا لە قەدیمەوە ئاوە بوو لە قەدیمەوە هەر بەو مۆدە بووە فقط ئەمە پارەکانە بە هاوکاری خەڵکی نیە و دێپۆماخر کردەوە سەرمانی زوبام کرد دڵۆپەی دەکرد سەرمانی زوبام کرد کاکە یوب ئەو حەوزە لاوەڕا هەر بەو شێوەیە بۆ یا گۆڕانکاری بەسەرداهاتوە وڵای لە بیری مندا حوزە بڕە قوڵتر بوو بە خااتری ئەوەی کە منداڵی سکۆلە دێن تێنەکەون پڕان کردەوە هەم بۆ ماوەی ماوەتەوە بەردێک شتێدا بۆ حوزە زۆر کۆنا بۆیە دەڵم بەردێک لەو بن کۆڵەکەی بوو نەخشونیگارێک تێدا بوو لەو ساڵاندا سرقەتیان کرد زیان بەردە کۆڵەکان زی بە خااتریەوە کە ئەو بەردە قەدیمی و حتممە ئەو حوزەش قەدیمیە ئێرەش هاوینان ئەو بە ساڵات چۆنەوە پیرانە بەخصوص لە مانگی ڕەمەزانەکە ئاکەوتۆتە هاوینە دێن لێرە دەسم چاوشتیان دەشۆن لێرە جەیەکی فێنکە دادەنیشن جاری وایە نۆژی لێرە دەژێڕنەوە بۆ نۆژی لێرە دەکەن ئەوانە ئیسفادانی لێ دەکەن دەستەکانت خۆش بە کاکەی جان سپاس. کاکەجیان بێ زەحمەت خۆتان بناسێنن. ئەمن ئیدریسی محەممەد کەریمی دانیشتووی ئاوای قۆڕغان. کاکە ئیدریس جان خەریکی چ کارێکن؟ وەڵی لە ئەسڵدا کاری کەشاوەرزی چون کاری کەشاوەرزێکەمان کەمە و بۆی نابێ هەر لەسەر ئەو کارە ئیدامە بدەین لە پەناویەوە کاری فەرشیش دەکەم. دەکرێت بۆمان باس بکەم بزانین چۆن کاری فەرش دەکەن؟ کاری فەرشی من لە ئەسڵدا بۆ خۆم کاری تەولیدەکەی دەکەم کە لە ڕووی کارتی ڕنگ و تەرحی فەرشەکاندا هەموو تەرحەکانی خۆ من دوای ئەوەی لە ئەندازەی فەرش و ئەندازەی بەنەکان بۆ خۆم کارەکانیان دەکەم دوایە بۆ ڕنگریزی کە لە بۆکان ڕنگریزمان هەیە دەیدەم بە ڕنگریز لە بۆکان دوایە بۆ بەن هەڵکردنەوە شەکەش هەر بۆ خۆمان کولی کارەکان بۆ خۆمان دەکەین لەو دێهاتی دەوروبەر و ئەوانەش فەرش دەدەم بە بافەندە بە سوورەتی دەستموس کارم بۆ دەکەن. بۆ خۆتان دا و شتەکەشی ساز دەکەم بە ئیسلا و تەختێکە فەرشەکەی لەسەر دەست کاری چ لە کەشێکی کالانەکانە زۆرتر بە دەستگا دەیکەن کاری دەستی نەماوە لە بۆکان بە دەستگا کاری چ لە کەشەکەی دەکەین. دەست و چاو خۆش بێ. کاکەژان تەنیا لەو ئاواییە لیا لە ئاوایەکانی دیکەش ئەو کارێ بە ئیسلا وەستای فەرشین دەکەن فەرشان بۆ دەبن؟ بەڵە لە ئاوایەکانی دیکەش لە بۆکانیشەوە هەتا هەمە لە دێهاتی مەهاباتی شەر هەمە. بە چ سەشنێکە پیان دەفرۆشنە و ڕیسوشتە یا فقط حەق دەستیان دەدەنەیە؟ نەخێر هەر بە حەق دەستدان دێن بە دەستمۆست. فەرشەکان کە وەردەگرنەوە چیان لێ دەکەن؟ فەرشەکان کە وەردەگرینەوە لە بۆکان خەریدار و شت هەیە لە تەورێزەوە لە تارانەوە دێن کە من لەوێ دان دەنێم لەوێ بۆمان دەفرۆشن. کاکەی جیجان چۆن بۆ بڕیارتاندا بێن لە کاری فەرشەوە؟ من هەر لە منداڵیەوە فەرشم کردو و فێری فەرش بووم کە ئەو وەخت فەرشی گەورەمان دەکرد لەو ئاخریانەشدا کە فەرشی کامپیوتەری هات پێم خۆش بوو خۆم کارەکانی بکەم ئاوا بە سەرفەتر بووکە هەتا ئەوەی کە بە دەستمۆست کار بکەم. کاکی جیجان دەکرێت بڕێک بۆمان باسی تەرح و نەخشێ و فەرشانە بکەن؟ بەڵێ ئێمە ئەوڵەکەی کە کارتی ڕەنگیان بۆ ساز دەکەین کارتی ڕەنگەکانیش نمونونەکانیان ئەوانن لەسەر کارتەکانیش ئەندازە و ژمارەی کارتەکان هەن کە
کە ئەندازە و ژمارە کارتەکانیشم لێرە دانووسیون بە پێی ئەوەش لێرە ڕەنگریز بۆمان ڕەنگ دەکا و بۆمان دادەنێ دوایە بە ئەندازەی کە ژمارەکان چه ئەندازەیەکیان هەویست بخۆم لێرە تەقسیمیان دەکەم و بۆ فەرشەکانیان دادەنێم. تەرحەکانیان چەند ئەو فەرشانە؟ تەرحەکانیان زۆرتر لە تابلۆی فەرشی سکۆلەدا زیاتر گوڵمان هەیە دوای ئەوەش لە کە بڕاتە سەرێ بدوو نەفەریوانێک منزەرەمان هەیە دوایە تەرحی مەجلیس و سوزانم ئەنواعی تەرحی هەیە. جیهان زیاتر هۆگری هەیە خەڵک بۆ چنین دەیباتەوە؟ وڵا زیاتر لە منتەقەی ئێمەدا چونشینە کەشاوەرزی و دوای ئەوەش دامداریمان هەیە زۆر وەخت ناتوان تەمام وەخت کار بکەن زیاتر لەسەر فەرشی سکۆلەدا تابلۆ فەرشی سکۆلە کار دەکەن. ئەو تابلۆ فەرشە سکۆلە چەندە دەکێشێت تا تەواو بێت؟ وڵا ئەو تا بەستەکی بە ئەندازەی فەرشەکەی هەیە زیاتر لە ئەو ئەندازەی کە ئەلان بۆ خۆمان هەمانە کە هەر ئاوە تەمام وەخت کار بکە مانگێک زەمان نابە 20 ڕۆژ ئیلا مانگێک تەواوی دەکەن. دەست خۆش بکەکەجێ دەکەم سەر خۆش بمێنێ. ئەو شوێنێکی ئێستا دیتە مریشکداری ئاغای پیرۆتپور بوو داوان لێ دەکەم بۆ خۆیان زیاتر لەسەرەوە باسە بدوێن کاکەی جان دەکرێت خۆتان بە بینەرانی بەرنامەکەمان بناسێنن. بەڵێ بسم الله الرحمن الرحیم ئەمن ئەتاری پیرۆتپورم. تەمەن چەندە کاکە؟ 30 ساڵ 31 ساڵ. تەمەن درێژ بن ئینشەڵا. ئێوە وەکو لاوێکی ئاوایی چ شتێک بوو بە هاندەرتان کە لەو ئاواییە مریشکداری دانن و دەست بۆ کارە بکەن؟ واللهی ئەمە لێرە زمینهای کەشاورزیمان هەیە پێشتر ئیسفادەمانێکی بەرا و ئابی و ئەوانە دێمە کارش حدودان لێرەدا ئیمکاناتی بەرق و بەرقی سێفاز و خۆ زمینی چاک و ئەوانە کە هەبووە توانیمان لێدا مۆفەق بین کەمکەمە تەوسەمانداوە بە یعنی پێمان جێگایشی باش بوو منتەقەیەکی زۆر عالی لە نەزەر هاوادەیەوە توانیمانە مڕدارێکیش لێرە ساز بکەین. لە کەنجەوە دەستان پێ کردو و چۆن و دەست پێ کرد؟ حدودان وڵی 5 ساڵ دەبێ ئیمکاناتێکی بۆ مەفەراهەم بۆ وردە وردە بەشکر خدای توانیمانە وردە وردە کارەکان برینە پێشە سازێکی. چەند کەس لێرە کار دەکەن کاکە؟ وڵا لێرە حدودان 3 کەس 3 نەفەر کارە دەکەن دایمی. ڕۆژانە تەواو وەختی خۆتانی بۆ دادنێن؟ وڵای کەمتر وەلی ئەو وەختانی کە فرسەتمە بەحتمە لێرە. قال بوو ساق بێ ئینشەڵا. ئەمە یەک لێرەکە یەک زمینی کەشاورزی بۆمە مێها بوو ساز بۆ ئامادە بوو ساڵانە خەرەکی دەبوو وەختی زیادیمان هەبوو زۆریش دەمانتوانی شروع بە فعالیتمانە لەسەر کارهای شکەش لێوە ڕاتوانیمانی دی دەست بە شڕۆی یەک ئەهداسی یەک وای مۆڕداری بکەین لێرەکە با تەوجوبەوەی کە شەڕاتێکی زۆر باشە بوو ئابوو هەوا بەرخی سێفازی کەشاورزی ئاوی چاک ئاوێکی زۆر باش دەستمان بە ئەهداسی 1 ساڵونی مڕداری کردووە بە مەساعاتی 12 متر لە 100 متریدا کە دەبێتە 1200 متری مربع هەر 1 متری مربعیش 10 جوشکان بەس لە نظاممەندیسەکان وایان بۆ داناوە 10 جوشکەش دەتوانێت هەڵگرێ دەبێتە 12000 جوشکە تعدادی جوجەی مۆڕغی لێرەدا کە جوسکای کە ئەوڵی ڕۆژی دەگاتەیە حدودان 45 و ڕسیدە دەبێ وارد بازار دەبێت حدودان 15 شەویش نات توول دەچێشێ دەورەی ئەو مریشکی گۆشتی حاڵەت تەناوبیەکەی 2 مانگە نەهایەت یعنی لە ساڵەدا دەتوانێت گەر بڕێک بەدیخەوە تەوجوی پێ بکەیت 6 دەورە دەتوانین
تحویل بازاری بدەین 6 دەورەتوانین لێرە تەولیدی گۆشتمان هەبێ لە ساڵەدا. ئاغای پیرۆتپور ئێوە وەکو لاوێکی سەرکەوتوت پێشنیارێک و بۆ لاوەکانمان بەتایبەت لاوەکانی ئاوایی نشین هەیە. عرزکەم لاوەکان ئەگەر بیان هەوێ جوانان نیمە ئەگە واخان بیان هەیە کەسێک واخان مشتاق بی هەوێ کار زۆرە بتوانین کارەهانش زمانی قبل نییە زمانێکی خۆ لە پێشین ئەمە زمان هایش قبل کارەکان زۆر سەخت هەم بۆ لازی مۆرغ و تیور و ئەوانە لە لازی گاوداری کارەکان هەم باڵەتی سنەتی بوون ولی ئەلان شکری خوددا هەموو کارەکان مکانیزان باڵەتێکی سەنعەتی زۆر ڕاحەت دەستنە پێش ینی هیچ نیازێکی فقط تەوجوهێکی پێ بکرێ بۆ کارانە زۆر ڕاحەت ئەو کارانە جێبەجێ دەبن و شکران لای بەهرەیەکی باشیان دەبێت جواب دەدەنەوە هەموو ناومێت نابن میدوار دەبن. چاو خۆش بێ هیوان وایە لاوەکانی ئاوایی نشین وەکو ئاغای پیرۆتپور حولی خوان هەر لە نێو ئاواییدا بدەن و ئاوایەکانمان بەجێ نەهێڵن. دەست و چاو خۆش بێ ئاغای پیرۆت. خۆش دەکەم مەمنونم تەشەکر بەخێرە. ڕۆژمان ڕابوارد میوانی خەڵکی خۆشەویست و خێنگەرم و میوانداری ئاوایی قۆرغان بووین و سەبارەت بە ژیان و کار و پیشەی ئەو خەڵکە لە ڕابردوو ئێستادا دوین. هیوادارم کە بە دڵتان بوو بێت تا ڕۆژێکی دیکە و سەردانی ئاوایەکی دیکە هەموو لایەکتان بە خودای گەورە دەسپێرم. ماڵاوە.